چارەنووسی رۆژئاوای کوردان بەرەو کوێ دەچێت؟ ئایا کورد دەبێت چاوەڕێی مەرحەمەتی ترامپ بکات؟ بە ڕەچاوکردنی شەقامی ڕازاوە و ناوازە و پڕ لە حیکایەتی سەروەری و شانازی کوردان پێدەچێت یەکەم جارە کورد لە مێژووی خەباتی سیاسی خۆیدا ئاوەها یەکریز و یەکپارچە و یەکدەنگ بیر لە چارەنووسی دەکاتەوە. یەکەم جارە ئاوەها بە حەماسەتەوە لە پێناو چارەنووسی نیشتمانەکەی واز لە شەقام ناهێنێت و بە دەنگی بەرز هاوار دەکات. ئەم جارە ئیتر ئیزن نادەین هیچ زلهێزێک چارەنووسی ئێمە دیاری بکات. ئیتر ئیزن نادەین کەس خاکی ئێمە هەرزان فرۆش بکات. ئیتر ئیزن نادەین کەس خاک و کەرامەتی ئێمە پێشێل بکات. ئیزن نادەین ئیتر کەس خاکی ئێمە بە بیان و پاساوی بێمانە داگیر بکات. وا دیارە کورد ئەم جارە نەک تەنیا زیندووە بەڵکو وریە و شیار و یەکڕێز و یەکدەنگ و زیندووترە و لە ئێستادا ئیتر ڕۆژئاوا بەشێک لە ڕۆح و گیان و جەستەی سەرجەم کوردانە. لێرەوە پرسیار ئەوەیە ئارێ ئەمجارە دیمەنی کەم هاوتا و ڕازاوی یەکریزی و یەکپارچەی کورد دەتوانێت پێش بە داگیرکردنی ڕۆژئاوای کوردان بگرێت؟ چارەنووسی ڕۆژئاوای کوردان بەرەو کوێ دەچێت؟ ئارێ دەکرێت چاوەڕێی مەرحەمەتی جەنابی ترامپ بۆ وەستانی وەحشیگەری گروپەکانی ئەحمەد شەرع بکرێت؟ وەک وە بیرهێنانەوەیەک لا ڕۆژی دووشەممە 20 کانونی دووەمی 2025 دۆناڵد ترامپ وەکو 47مین سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لا ڕێوڕەسمێکی تایبەتدا سوێندەی یاسایی خوارد و دواتریش وتارێکی پێشکەش کرد. ترامپ لە موتارەدا ڕوو لە ئەمریکیەکان و بەو پەڕی غرورەوە ڕایگەیاند ئەمریکا بەهێزتر و خۆشگوزەرانتر دەبێت و کۆتاییش بە جەنگەکان دەهێنێت. 47مین سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە کۆتایی قسەکانیدا هەر زۆر بێمنەتانە و بێباکانە دەرکەوت و بۆ چەندەیەمین جار و لەو پەڕی غرور و خۆبەزلزانیەوە ڕایگەیاند مەحاڵ باشترین شتە کە ئێمە ئەنجامی دەدەین. میلەتی ئەمڕۆمان لە هەموو نەتەوەیەکی جیهان خۆپەرسترە، خەونی ئەمریکی جارێکی دیکە دەگەڕێتەوە. هەر لەم ئاڕاستەیەدا نوێنەری ئیدارەی ترامپ لە سووریا لە یەکەم ساڵی دەسەڵاتی ترامپ لەو پەڕی بێشەرمی و بێباکی ڕایگەیاند ئیتر منەتمان بە هەسەدان نەماوە. ئێمە لەگەڵ دیمەشق ڕێککەوتوین و ئەمە ئێستا ئیتر شەرع هاوپەیمانی ئێمەیە و دەبێت کورد بە جۆرێک خۆی ڕادستی ناوەند بکاتەوە و لەم بارەوە کەمترین ئاماژە بە هاوپەیمانی کورد و قوربانیکردنی چەندین هەزار شەهیدی کورد لە پێناو ئاشتی و سەقامگیری دنیا لە بەرامبەر داعشدا نەکرد. لە بڕۆوە لێدوانی بێمنەتانە و هاوکات دەرکەوتنی بێباکانەی ئیدارەی نوێی ترامپ لەم گەڕەدا دەتوانێت تعبیری لە یەک پەیامی سەرەکی بکات. ئەوەی کە ئاسایش و گەشەی ئابووری ئەمریکا ئەولەویەتی بنەڕەتی و سەرەکی دەوڵەتی ترامپ دەبێت و لەم بارەوە ترامپ خۆی نایشارێتەوە چی پێویست بێت و چی بە پێویست بزانێت بۆی دەیکات و دەستی بۆ دەبات و تەنانەت ئامادەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کوردی هاوپەیمانی دوێنەی خۆی قوربانی ئەحمەد شەرعی داعش بکات و تەنانەت پینە و پەڕۆشی بکات و بڵێت شەرع پیاوی چاکە و کوردیش نەوت دەفرۆشێت و بەشی ئێمە نادات. کەواتە ئەم چەشنە سیاسەتکردنە بە بیان و پاساوی گەڕانەوەی شکۆ بۆ ئەمریکا وا لە ترامپ دەکات لەم گەڕەدا و لە پێناو بەهێزکردنی ئەمریکادا سڵ لە هیچ شتێک نەکاتەوە و تەنانەت هەردەم ئامادەی باجوەرگرتن و لێدان و بە پەراوێزخستن و سوکایەتی با وڵاتان و هاوپەیمانە نزیکەکانی دیکە بێت. لەم ڕۆوە پرسیاری سەرەکی ئەوەیە ئەرێ ئەگەری ئەوە هەیە ئەمریکا نەک تەنیا بەهانەی کوردانەوە نەیات بەڵکو تەنانەت گڵۆپی سەوز بۆ چەتەکانی شەرع هەڵکات ڕۆژئاوای کوردان داگیر بکرێت و جارێکی دیکە کورد بۆ چەندەیەمین دەیە ناومێد و دەربەدەر بکات؟ پێدەچێت ئەم جارە چیرۆکی کورد جیاواز بێت. ئیتر ئەم جارە خەڵک سیاسەت دیاری دەکات. ئیتر ئەم جارە ڕۆحی کوردی بەرگری دەکات. ئیتر ئەم جارە ڕۆحی کوردی شەقام دەڕازێنێتەوە و واز لە شەقام ناهێنێت. ئیتر ئەم جارە ڕۆحی کوردی لە سەنگەری بەرگری لە کەرامەتی ئینسانی شەڕی مان و نەمان دەکات. ئەم جارە سەرۆکەکانی کورد و بەتایبەتی سەرۆک بارزانی لەوە تێگەیشتونە کە باس تەنیا باسی ڕۆژئاوای کوردان نییە بەڵکو باسی چارەنووسی سەرجەم کوردانە. ئەم جارە تێکڕای کورد دەزانێت ئیتر دەبێت خۆی چارەنووسی خۆی دیاری بکات و نەبێتە داردەستەی کەس و نابێت چاوەڕوانی مەرحەمەتی کەس بکات. ئەم جارە کورد باش لەوە تێگەیشتووە ترامپ شەقام بۆی گرنگە و ناتوانێت ئیزن بدات شەقام ئەو وەک هۆکاری کۆمەڵکوژی ناو ببات بۆیە ناچاری دەکات ئاوا بێمنەتانە بڕیار نەدات و هەردەم ئەگەری پاشەکشەی هەیە گەردەنگی شەقام و یەکریزی کووردە ئەوها بەردەوام بێت و ماندووی نەناسێت و شەڕی مان و نەمان بکات.
کۆی ئەم ئاماژانە بە ئێمە دەڵێت ئامادەبوونی بەردەوامی کورد لەسەر شەقامی سیاست و سەنگەری بەرگری لە کەرامەتی ئینسانی خۆی لە پاڵمەترسی بەغداد لە ئەگەری بەهێزبوونی شەرعی سونە و ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بەغدادی شیعە و هەروەها ئیزن نەدانی تەل ئەبیب بە بەهێزبوونی یەکجاری سووریای شەرع و بە تایبەتی کێشەی جددی ئەنکارا و تەل ئەبیب لە کۆتاییدا شەرع وادار بە پاشەکشە دەکات و لەم ڕوەوە دوور نییە لە ڕۆژانی داهاتوو شەرع ڕۆژئاوای کوردان بە شێوازێک قبول بکات و هیچ بێگانەیەک بە تایبەتی عەرەبی بێمنەتی سووریا حکمی ڕۆژئاوا نەکات و بەشێکی دیکەی نیشتمانی کوردان ئاڵای سەربەستی هەڵکات و بەواتایەک دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا چاوەڕێی ئەوە بکرێت ئیتر شەرع خۆی لە گوشاری ئەردۆغان ڕزگار بکات و لە پێناومانەوەی خۆی بە شێوازێک لا مەرکەزیات قبول بکات. دیارە ئەگەر بێت و بە فیتی ئەردۆغان نەیکات ئەوە بە دڵنیاییەوە لە ڕۆژانی داهاتوو دەبێت چاوەڕێی شەڕی مان و نەمانی کورد بکرێت و جارێکی دیکە ناوچەکە بەرەو نائارامی بچێت و ئەمە دەتوانێت ئەمریکای ترامپ نیگەران بکات و هاوکات لەگەڵ خەباتی سەرانسەری کورد بۆ بەرگری لە نیشتمان و کەرامەتی بیر لە وەستانی وەحشیگەری گروپەکانی شەرع بکاتەوە.